جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. مەراسمی ناشتنی تەرمی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لە تاران و سەقز، دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی شنۆ، پیرانشار، بۆکان و بانە، بێهیوایی و ئاماری بەرزی خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان، مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولاد لە ئەهواز، مانگرتن لە خواردنی 61 بەندکراوی ژن لە زیندانی ئێڤین، گیان لە دەستان و برینداربوونی 27 کرێکار بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوس لە سێمنان و کۆبوونەوەی ئێرانیانی ئۆتریش و بێلژیک دژ بە کۆماری ئیسلامی. درێژێ هەواڵەکان. مەراسمی ناشتنی تەرمی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لە تاران و سەقز ڕۆژی سێشەممە 3 ڕێبەندانی 1402 مەراسمی ناشتنی تەرمی دوو بەندکراوی لە سێدارەدراو بە ناوەکانی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی بە بەشداری بەرینی خەڵک لە شارەکانی سەقز و تاران بەڕێوەچوو. بەیانی ڕۆژی سێشەممە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی لە حاڵێکدا پێشتر حوکمی ئەعدامی محەممەد قوبادلو هەڵوەشێنرابووەوە ئەو لاوەی وێڕای هۆشداری بەرینی کۆمەلگای جیهانی لە سێدارەدا. هاوکات بەندکراوێکی بیرمەندی خەڵکی سەقز بە ناوی فەرهاد سەلیمی کە ماوەی 14 ساڵ لە زیندانی قزل حسال ڕاگیرابوو حوکمی ئەعدامی جێبەجێکرا. ڕۆژی ڕابردوو مەراسمی ناشتنی تەرمی محەممەد قوبادلو بە بەشداری بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی تاران لە بەشی نەوەنۆی بە هەژزارای تاران بەڕێوەچوو. تەرمی فەرهاد سەلیمی بە بەشداری بەرینی خەڵکی سەقز لە گۆڕستانی ئایچی نێژرا. ناڕزایەتی خەڵکی قەسری شیرین دژی زەوی خۆری. لە ڕۆژانی ڕابردوودا دانیشتوانی ناوچەی پۆلی شیرازی لە شارستانی قەسر شیرین لە ئازاگیرکردنی زەویەکانیان لەلایەن مافیاکانی حکوومەتەوە ناڕزایەتیان دەربڕیوە. بەپێی زانیاریەکان دانیشتوانی ناوچەی پۆلی شیرازی 25 ساڵ لەوەبەر ئەو زەمینانەیان کڕیوە و بەڵگەی فەرمی ڕێکخراوی ئەسناد و ئەملاکی وڵاتیان هەیە. ئێستا ئیدارەی سەرچاوە سروشتیەکانی ئەو شارە بە هاوکاری سپای پاسداران دەیەوێت ماڵەکانیان بەسەریاندا بڕوخێنێت. دانیشتوانی ئەو گەڕەکە پاش هاتنی هێزەکانی ڕژیم کۆبوونەوەیان بەڕێوە بردووە و لەگەڵ سەرکوتگەرانی ڕژیم بەشەڕ هاتوون. دەست بەسەرکردنی چوار هاوڵاتی لە شارەکانی شنۆ، پیرانشار، بۆکان و بانە. لە ڕۆژانی ڕابردوودا چوار هاوڵاتی بە ناوەکانی سۆران بەنگینی و شەهرام ئیبراهیمی خەڵکی گوندی کانیڕەشی سەر بە شاری شنۆ، عەرفان مەحموودی خەڵکی پیرانشار، مەتین حەسەنی خەڵکی بۆکان و فەخرەدین کەریمپور خەڵکی بانە لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی سێشەممە 3 ڕێبەندان دوو هاوڵاتی خەڵکی شنۆ بە ناوەکانی سۆران بەنگینی و شەهرام ئیبراهیمی هەردوو تەمەن 20 ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن تەڵعاتی سپای پاسدارانەوە ڕفێندراون و بە دوواداچوونی بنەماڵەکانیان بێ ئاکام بووە. ڕۆژی پێنجشەممە 28 بەفرانبار گەنجێکی خەڵکی پیرانشار بە ناوی عێرفان مەحموودی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی خەڵکی بانە بە ناوی فەخرەدین کەریمپور لە شوێنی کارەکەی لە نێو بازاڕی ئەو شارە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر چارە نووسی لە بەردەستانیە. بریندارێکی شۆڕشی خەزەڵوەری 1398 لە شاری بۆکان کە چاوێکی لەدەستاوە بە بیانووی سەردانکردنی مەزاری یەلدا ئاقا فەزلی لە گیانبەختوانی شۆڕشی ژینا و بڵاوکردنەوەی بابەتێک بەم مەزمنونە ئەگەر بڕیارە هەموو شتێکم فدا بکەم ئەبێت لە جوانترین ڕێگا واتە ئازادی بێ دەست بەسەر کراوە. ناوبرا و پێشتر سەردانی مەزاری ژینا ئەمینی کردبوو و نووسی بووی: خوشکرد جوانەکەم، ژینای ئازیزم، ناوی تۆ بوو بە ڕەمزی ئازادی، ئەم ئازادیە بە ناوی تۆ دەست پێ دەکات و بە ناوی تۆیش تەواو ئەبێت. گواستنەوەی هاوڵاتیەکی خەڵکی جوانڕۆ بۆ زیندانی دێزڵاوایی کرماشان. ڕۆژی دووشەممە 2 ڕێبەندانی 1402 زانیار مەحموودی تەمان 24 ساڵ و خەڵکی جوانڕۆ دوای بانکرانی لەلایەن لەقی جێبەجێکردنی سزاکانی ئەو شارە بە مەبەستی تێپەڕکردنی سزاکەی ڕەوانەی زیندانی دێزڵاوایی کرماشان کرا. بەپێی زانیاریەکان ڕۆژی پێنجشەممە 11 خەزەڵوەری ئەم ساڵ
زانیان مەحموودی لەلایەن دارایی سڵاحەتی شاری جوانڕۆ لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و دواتر بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی ئازاد کرا. لەم دواییانەدا ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی جوانڕۆ بە تۆمەتی پڕۆپاگەندە دژی کۆماری ئیسلامی بە 6 ماڵ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو. بێهیوایی و ئاماری بەرزی خۆکوژی لە ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی سێشەمە 3 ڕێبەندانی 1402 گەنجێکی خەڵکی شابات بە ناوی عەلیڕەزا ڕەزایی، کچێکی تەمەن 13 ساڵی خەڵکی سنە بە ناوی پەردیز کەریمی، کچێکی وەرزشوانی خەڵکی ماکۆ بە ناوی نیسا دروستکار و هادی ئەمانزادە خەڵکی ماکۆ لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێنا. بە پێی زانیاریەکان لە ماوەی 1 هەفتەی ڕابردوودا 6 گەنجی خەڵکی شابات لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە. باری تەندروستی کچێکی تەمەن 27 ساڵ لە نەخۆشخانەی کرماشان ناجێگیرە. لەلایەکی دیکەوە ڕۆژی ڕابردوو پەردیز کەریمی تەمەن 13 ساڵ کچی کرێکارێکی خەڵکی سنە بە ناوی فەرهاد کەریمی بەهۆی هەژاری لە ڕێگەی خۆهەڵواسینەوە کۆتایی بە ژیانی هێناوە. لە شارستانی ماکۆ دوولاوی وەرزشوان بە ناوەکانی نیسا دروستکار و هادی ئەمانزادە بەهۆی کێشەی خێزانی و دەرونیەوە دەستیان داوەتە خۆکوژی. نەبوونی هەلی کار، بێکاری، هەژاری، سەپێنراو بەسەر کۆمەڵگا، نەبوونی ئازادی و مافی هەڵبژاردن، بێهیوایی و سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی سەرەکی ترین هۆکارەکانی هەڵکشانی ئاماری خۆکوژی لە ئێرانە. کۆبوونەوەی خەڵکی خورماڵ دژی بێڕێزی پاسەوانانی عێراق لە ئاستکۆڵبەران. ڕۆژی سێشەمە 3 ڕێبەندان کۆمەڵێک لە دانیشتوانی ناوچەکانی خورماڵ و هەورامان لە هەرێمی کوردستان لە کۆبوونەوەیەکدا ناڕزایەتی خۆیان لە ئاست هەڵسوکەوتی نامرۆڤانەی پاسەوانانی سنووری عێراق لە حەق کۆڵبەرانی ڕۆژهەڵات نیشاندا. لە ڕۆژانی ڕابردوودا 8 کۆڵبەری خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن پاسەوانانی سنووری عێراق لە بیارە دەست بەسەر کران. هێزەکانی هەنگی مەرزی عێراق وێڕای لێدان و بێڕێزیکردن بەو کۆڵبەرانە دەستیان بەسەر مۆبایل و کەلوپە لە شەخسیەکانیاندا گرت. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێوان کۆمەلگای ڕۆژهەڵات و باشووری کوردستان ساز کرد و ڕۆژی ڕابردووش خەڵکی هەورامان لە خورماڵ کۆبوونەوە بە پێشکەشکردنی وتار و بەیاننامە ئەو بێڕێزییان بەتوندی شەرمەزار کرد. مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولاد لە ئەهواز. ڕۆژی سێشەمە 3 ڕێبەندان کۆمەڵێک لە کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز لە ئاست بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و نەگەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار ناڕازین و داوا دەکەن دەوڵەت بەڵێنەکانی جێبەجێ بکات، حەقدەستەکانیان زیاد بکرێت، کرێبەستەکانیان نوێ بکرێتەوە و ئەمنیەتی پیشەییان بۆ دابین بکرێت. کۆبوونەوەی شۆفێرانی تاکسی لە زابۆل. ڕۆژی سێشەمە 3 ڕێبەندان شۆفێرانی تاکسی لە شاری زابۆل لە ئاست بایەخنەدانی بەرپرسانی دەوڵەتی با کێشە و گرفتەکانیان دەستیان لە کار کێشایە و مانیان گرت. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوور، شۆفێرانی تاکسی زابۆل لە ئاست کەمکردنی پشکی بنزین، زیادکردنی باج، حەقی بیمە و حەقی ئەنجومەنی تاکسیڕانی ناڕازین و دەڵێن چیتر سەرف ناکات کار بکەن چونکە تێچوو داهاتیان یەک ناگرێتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی ڕژیم بڕیاریاندا پشکی سوتەمەنی سەر کارتەکان کەمکەنەوە 30% ئەو سوتەمەنیە بۆ قەرەبووکردنەوەی بنزین لە مەخزەنەکانی شرکەتی نەوت هەڵبگرن. ئەو بڕیاری دەوڵەت کارزانەوەی کۆمەلگای لێکەوتەوە و لە چەند شاری ئێران دەنگی ناڕزایەتی شۆفران بەرز بووەوە. هێرشی هێزە انتزامیەکان بۆ سەر بنەماڵەی قوتابیان لە تاران. ڕۆژی سێشەمە 3 ڕێبەندان کاتێک بنەماڵەی قوتابیانی مەدرسەی مێهدی لە تاران لە ئاست بەڕێوەبەرەتی ناکارامەی ئەو قوتابخانە ناڕزایەتیان دەربڕی، هێزە انتزامیەکان بە گازی فرمێزگرێش هێرشیان گرستەریان و چەندین قوتابی ژێراوی و ڕەوانەی نەخۆشخانە کران. بە پێی زانیاریەکان قوتابخانەی سەرەتایی کچانەی هێدایەتی تاران 2 شیفتە، شیفتی بەیانیان کچانە و شیفتی دوای نیوەڕۆ بە ناوی مێهدی بەهۆی هاتوچۆی مترۆ کوڕانەیە. بەڕێوەبەرەتی ناکارامەی مەدرسە بۆتە هۆی تێکەڵبوونی کاروباری هەردوو شیفتەکە و بنەماڵەی قوتابیان لەگەڵ یەکدا دەمەقاڵەیان بووە. کاتێک بەڕێوەبەرانی قوتابخانە نەیانتوانیوە دۆخەکە هێوە بکەنەوە،
هێزە انتزامیەکان بانگ کردووە و چەندین قوتابی بەهۆی گازی فرمێسرێژ ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. مانگرتن لە خواردنی 61 بەندکراوی ژن لە زیندانی ئێڤین. ماڵپەڕی تایبەتی نەرگز محەممەدی لە ئینستاگرام ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندان ڕایگەیان 61 بەندکراوی ژنی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لە ناڕزایەتی بە شەپۆلی ئەعدامی بەندکراوان لە ئێران و بە مەبەستی ڕێگری لەو سزان نائینسانیان مانگرتن لە خواردنیان ڕاگەیاندووە. ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندان محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لەلایەن کۆماری پەت و سێدارەوە ئەعدام کران. ئەعدامی ئەو دوو بەندکراوە دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەلگای ئێران و جیهاندا بە دوای خۆی داهێنا. ڕۆژی ڕابردوو ژنانی سیاسی و بیرمەندی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە مەبەستی ڕاگررتنی حکمی ئەعدام لە ئێران ڕایان گەیاند کە لە ڕۆژی پێنجشەمە پێنجی ڕێبەندانەوە مان لە خواردن ئەگرن. گیان لەدەستان و برینداربوونی 27 کرێکار بەهۆی وەرگەڕانی ئۆتۆبوس لە سێمنان. کاتژمێر 5:30 خولەکی سێشەمە سێ ڕێبەندان بەهۆی وەرگەڕانی سرویسی هاتوچۆی کرێکارانی کارخانەی کەوشی بەهمەن لە 10 کیلومتری سێمنان بۆ مهدی شار دوو کرێکار گیانیان لەدەستا و 25 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان وێڕای قوربانیبوونی دوو کرێکار دۆخی تەندروستی بەشێک لە بریندارەکان ناجێگیرە و وا لە نەخۆشخانەی کەوسەری سێمنان لە ژێر چاودێری چڕی پزیشکیدان. نەبوونی ئێمینەی جادەیی بەرهەمێنانی ئۆتۆمبیلی ناستاندار و خراپی ڕێگەوبان هۆکارەکانی ڕووداوی لەو شوێوەیە. سەپاندنی ئەعدام بەسەر بەندکراوێک و هەڵوەشانەوەی حکمی ئەعدامی بەندکراوێکی دیکە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دەستگای قەزای ڕژیم سزای ئەعدامی بەسەر بەندکراوێکی سیاسی عەرەب بە ناوی حوسێن عوبەیداویدا سەپاندووە و حکمی ئەعدامی ماهان سەدرات مەرەنی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا بۆ دوورخراونەوە لە زێدی خۆی گۆڕاوە. بەپێی ئەو راپۆرتە عەلی عوبەیداوی 4 ساڵ لەوەبەر هاوڕێ لەگەڵ براکەی بە ناوی حوسێن بە تۆمەتی هێرش بۆ سەر بنکەی بەسیج دەست بەسەر و عەلی بە 13 ساڵ زیندان و حوسێن بە ئەعدام مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە ماهان سەدرات مەرەنی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا کە پێشتر لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە محاربە و 11 ساڵ زیندان مەحکوم کرابوو، پاش گەڕاندنەوەی پەروەندەکەی بۆ دادگای پێداچوونەوە سکاڵاکارەکان لێخۆشبوون و حکومەکەی بۆ دوورخرانەوە لە زێدی گۆڕدرا. کۆبوونەوەی ئێرانیانی ئۆتریش و بلژیک دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندان ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئۆتریش و بلژیک لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامیدا کۆبوونەوە. ئیعدامی بەندکراوانیان بە توندی شەرمەزار کرد. بەپێی زانیاریەکان ئێرانیانی ئازادیخواز پاش لە سێدارەدانی محەممەد قوبادلو و فەرهاد سەلیمی لە بەردەم سەفارەتخانەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی بروکسل و ویان کۆبوونەتەوە خوازیاری ڕاگررتنی سزای ئیعدام و محاکمەی بەرپرسانی قەزایی و ئەمنی کۆماری ئیسلامی بوون. بەشداروانی ئەو کۆبوونەوە دروشمەکانی ژن، ژیان ئازادی، زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت و مەرگ بۆ خامنەییان بەرز کردەوە. دوا هەواڵ دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی سێشەمە سێ ڕێبەندانی 1402 بنەماڵی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم ماڵی نەتانیاهۆ کۆبوونەوە خوازیاری دەست لە کارکێشانەوەی بوون. هاوکات هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرغەزە بەردەوام بوو و بەدەیان فلستینی دیکە گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان لە شەڕ و پێکدادانەکانی ڕۆژانی ڕابردوو 24 سەربازی ئیسرائیلی کوژرا و تیان سەربازی دیکەش بریندار بوون. چوونەسەرەوەی ئاماری سەربازانی کوژراوی ئیسرائیلی کاردانەوەی توندی کۆمەڵگای ئیسرائیلی لێکەوتۆتەوە و خەڵکی ناڕازی و بنەماڵی دیلەکانی دەستی حەماس لە بەردەم ماڵی نەتانیاهۆ کۆبوونەوە خوازیاری دەست لە کار کێشانەوەی بوون. بەوتەی وەزارەتی بێهداشتی غەزە شاری خانی یونس بە تەواوی گەمارۆدراوە و گیانی هەزاران کەس لە مەترسیدایە. هەروەها ڕێژەی کوژراوەکانی هێرشی ئیسرائیل بۆ 25490 کەس بەرز بۆتەوە و ئاماری بریندارەکانیش سنووری 63354 کەسی تێپەڕاندووە. لا وڵاتی عێراق ئەرتشی ئەمریکا لە وەڵامی موشکبارانی بنکەکانی لەلایەن میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی هێزەکانی هەشتی شعبی لە پارێزگاکانی بابل و ئەنبار بردمان کرد کە بەپێی زانیاریەکان کوژرا و برینداری لێکەوتوتەوە. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.